وەختتان وخێر خەڵکە کوردەوار ومیدوارم لە هەرکوێیان ساق و سەلامەت بن. ئێمە لە تەحلیلە ئەم ئەوزاعەی کە ئیمڕۆ بەسەرە ئۆکراینا تەقیەوە وعدەماندا لە مقدمەی پێشووترا کە ئەم بەیانیە کرا بە شێوەیەکی مەبسوط بینە سەر بابەتە شەڕ ئۆکراین. هۆ سەبەبەکەیشی باس ئەکرێ ئێستا. بزانن ئەکسەریەتە ئێمەمانان لە ژیانمانە هیچێکمان خۆشەویستتر لە مناڵەکانمان نییە ئەگەر مناڵمان بوێت. وەختێک کە تێتە سەر مەقولەیە خۆشەویستترین شتێک لە دنیا هەست کە مناڵت بێت، تۆ ئەم مناڵت نادەیتە دەسە کەسێک کە زۆر پسپۆڕە. تۆ ئەم مناڵت ئەدەیتە دەسی کەسێک کە متمانەت پێی هەست. متمانەت پێی هەست لە هەموو بوارێکە. جا تۆ مناڵەکەت هەڵەگری ئەیوەی بۆ لای دایکە، ئەیوەی بۆ لای کەسێکی نزیکی خۆت، ئەوەی بۆ لای دۆست و ڕەفیقێکە، نەک بەو خاترەی کە شەهادەی هەست لە پەروەردەکردنە مناڵە، بەڵکو بەو خاترەی کە تۆ متمانەت پێی هەست و بۆیە ئەم مناڵە دەیتە دەسی. ئەگەر ئێمە لە مهمیە ئەمە تێبگەین، ئەو وەخت ئێمە ئەفامین کە ئەوەی ئەبێت بەهۆی بنەمای هەڵسوکەوتکردنی ئێمە، چۆنیەتی بیرکردنەوەی ئێمەس. چۆنیەتی بیرکردنەوەی ئێمە هەڵسوکەوتێک لە ئێمە دروست ئەکا. تۆ کە ئێژی دەسەڵات چەند جۆری هەست. ئێمە هارد پاوەرمان هەست، دەسەڵاتە سەختمان هەست. نمونەی دەسەڵاتە سەخت ئەوەسە من ئەسلحەیە بنێم بە تەپڵە سەرە کەسێک و دەمانچەیەک بنێم بە تەپڵە سەرە کەسێک و بێژم ئەوەی من ئەم هەوێ بیکە، جا یا ماڵەکەتم پێ بە، یا پوڵەکەتم پێ بە، یا جێگەکەتم پێ بە، و تۆ لە ترسە گیانت ئەو کارە بکەی کە من گەرەکمە. ئەمە هارد پاوەرە. شێوەیەکی تر لە دەسەڵات سەمی هارد پاوەرە، یعنی دەسەڵاتی نیوە سەختە. دەسەڵاتی نیوە سەخت ئەوە سەوا پێ ئێژن سیاسەتە گەزەر و تیاڵا. ئەوەی کە من ئەگەر ئەوەی بکەی من حەزی پێ بکەم پاداش ئەبینی، ئەوەی تۆ نەیکەی من مەبەستمە نەیکەی جەزا ئەوێنی. مثالە دەمەدەسی وەختی ئێوە مناڵ بوون و ئە مەکتەب ئەڕۆیشتن، باوکتان تەوەخۆی ئەکرد باشترین نمرە بێرن. ئەگەر نمرەی باشتان ئەهاورد 100 مەنی پێتانەدا، ئەگەر خراوتان ئەهاورد 2 زلەی لێتان ئەدا. جۆرێکی تری دەسەڵاتی نەرمە. دەسەڵاتی نەرم ئەوەسە کە تۆ ئەو شتەی کە حەزی پێ ئەەکەی لە شێوەیە باوەڕ تەرەف مقابڵە ئەیدەی بە تەرەف مقابڵ. تەرەف مقابڵ پێی وایە ئەمە باوەڕ خۆیەسی و بووگە بە شێوەی هەڵس و کەوتە خۆی. لەم سەرزەمینی ئێمە بۆ خاتری ئەوەی کە تەکنۆلۆژیەکی عەجیب و غەریب هاتگە، ئێمە کەوتکینە سەناوی بەرنامەگەلە ئینتەرتەینمنتە تەلەڤیزیۆنی، شەبەکەهای ئیجتیماعی، ئەکەوینە بەر بۆمبارانی دەیتایە کە لە ئێمە ئەکرێت و ئێمە گەرەکمان بێ گەرەکمان نەبێ ئەو شتەی کە تۆ بەخۆی مەشغوڵ ئەکا تۆ داگیر ئەکا. وەختی شتێ فرە تکراریان کردو لە ناو گوێتا، تۆ بێ ئەوەی فکری لێ بکەیت و تکراری ئەەکەیتۆ. بۆیە لە ناوە هەواپەیما سیستەمێک کەس بە ناو ئاوتۆپایلەت. ئەکسەریەتە ئێمەمانان لە توول ڕۆژە کە قسە ئەەکەین، ئێمە هۆشمان بە خۆمان نییە، ئێمە لەسەر ئاوتۆپایلەتین. قسەهایی کە ئەیکەین نۆڕمێکە کە تکرار و ئەبێت و تکرار و ئەبێت و دانیشتگە لە ناو زەهنە ئێمە. ئەمانە ئەوێتۆ هۆی هەڵس و کەوتە ئێمە، ئەوێتۆ هۆی چۆنیەتی ڕەفتارکردن ئێمە. ئەگەر ئەمانەی کە بە ئێمە دراون دروست بن، تۆ ڕەفتارێک کە ئەیبێنی تۆ
ڕەفتارێکی دروستە، جامعەیەکی دروستە، خەڵکێکی وشیارە، خەڵکێکی بە مەسئولیەتە، خەڵکێکە کە بەرامبەر بەخۆی ئێستەی و داهاتووی ئەرزش قائلە، بۆ مناڵەکانی ئەرزش قائلە، بۆ جیلی داهاتوو نەوە و نەتیجەی ئەرزش قائلە. بۆیە تۆ وەختێ بە دیارە هەرچی بەرنامەی تەلەڤیزیۆنیە دابنیشی ئەم بەرنامە گەلە تەلەڤیزیۆنیە هەروە دروست نەکریاگەن تۆ لە ماوە مەشغوڵکەن تۆ کەیف خۆش بووی، تۆ مەشغوڵکەن تۆ ببی بە ئینسانێکی فرە گەورە. هەندی شواتەنی هیچ کۆربەی مەحسە ڕەزای خۆدا موش نەمیگیرە، هیچ پشیلەیەک لەبەر خاتری خوا مشک ناگرێت. تۆ یەکەم جار ئێشێ بفامیت وەختێ شتێک لەم دنیا بە بەلاش ئەدەن بە تۆ لە بەرامبەریا چیت لێ ئەسێنن، وەختێ شتێ بە بەلاش ئەدەن بە تۆ لە بەرامبەریا چی لە تۆ ئەسێنن، چی تۆ ئەوەن. کابرا بە ملیاردها دۆلار بوجە سەرفەکە. بزانن سپاهە پاسداران دانەیە تێئۆریسیەنی هەست قسە ئەکا بەناوە حەسەنە ئەباسیان. جا ماوەیەک هەم دەستپەروەردەگانە دەوڵەتە ئێرانیە بەناوە مخالفین شعارێنەدا کە دەوڵەتە ئێرانی ساپۆرتە حیزبوڵڵا ئەکا و پارەیان پێ ئەدا و ئەم جۆرە شتانە و ئەوە پوڵە ئێمەس. هات داستانێکی بەحس کرد، وتی ئێمە ناوێکمان بوو بە ناوی سەهند و سەبەلان، ئەمانە فڵانە تەیارەی ئەمریکایی لە فاسڵەی 300 مایلیوە موشەکێکی تەقاند و ئەم ناوە 1 ملیارد دۆلاریانی تەقاندۆ لە بینی بردن. بۆ ئێمە فرە پارەیەکی فرە بوو 1 ملیارد دۆلار. ئێمە بیرمان لێ کردو کە ئێمە بۆ دفاع خۆمان بۆ پاراستنە خۆمان ئەو بوجەوە قەرارە بیدەین بە کەشتیەک ناوێک 100 بەرابەر 2000 بەرابەر زیاتر کەمتری ئەدەین بە ئیدەیەک ئەبن بە شەڕکەرە ئێمە و هەمان مەقسوود ئەگرین کە لەو چەکە قەرارە بیگرین. پس ئەگەر ئێمە پارە ئەدەین بە حیزبوڵڵا ئەم پارە لە بوجەیە دفاعیە ئێران تێتە دەر. مەسەڵەن ساڵانە ئێران 5 ملیارد دۆلار بوجەدا ئەنێ بۆ دفاع. خۆ ئەمە هەمووی نادرێ بە چەک و چۆڵ، هەموو نادرێ بە مەعاشە سەپاهە پاسداران، بڕێکی ئەدرێ بە کارهای ئەمنیەتی، بڕێکی ئەدرێ بە دروستکردنی ساپۆرتەر، بڕێکی ئەدرێ بە فڵان بە بیسان. خۆ ئەگەر ئێمە لەمانە تێبگەین وردە 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 واردە ماجەراکە ئەوین، مردمە ئێمە سەوادێکی بنەڕەتی بۆ خۆی نییە، سەوادی سەقەتی هەست، ئەوەی کەوە دام و دەستگاکان پێی ئەدەن. جا ئێستا من بۆ بەڕەسیکردنە ئەم سەوادە سەقەتە نمونەگەلێ لەم سەوادە سەقەتە بەحسەکەم. بەر لەوەی بچمە ناوە ئەم سەوادە سەقەتە من ئێشێ ئەوە بێژم خەڵک ئەوسا ئێژن ئەدیان وەختی پێغەمبەر ئەهاو خەڵکەکە خۆ نێ ئەتوانی تەشخیص بە ئەمە پێغەمبەرە یا پێغەمبەر نییە، ڕاز ئەکا یا درۆ ئەکا، چون نە ئەیزانی ڕاست چییە نە ئەیزانی درۆ چییە، یا ئەیزانی ڕاست چیەوە درۆ چییە. بەڵام گەرەکی بوو کابرا سەنەدێک بێرێ وا دەمە ئەم دەم کوتکە کەمیتر بیانووی نەمێنێت لەژێری دەرنەچێت. بۆی ئەنوت کاکە تۆ ئەگەر خوا هەناردەکتی کارێ بکە وا ئێمە ناتوانین بیکەین، خرق عادەت بکە. ئەم عادەتەی وا هەمانە بەرخەلاف قەوانین تەبیعی کار بکە. بۆی تۆ بیسێژێ موسا دەستیە کردە بنی باڵی دەری هاوڵ ئەوە یەت دەبەیزا. بۆیە موسا مەسەڵەن ڕووبارە نیلی کردەوە، نوح کەشتی دروست کرد،
یا مەسەڵەن ئیسا مردووی زیندوو ئەکردەوە بۆ لەبەرەوەی ئەم خەڵکە بێ باوەڕە ئەم خەڵکە کە نەیگەرەکە ئەم ژیانەی لەدەست بدات عادەتی کردگە دەقی گرکە خوی گرتگە بەم بۆز لێتەواتیە تۆ معجزێ بکەیت دەری دەمی بوەسی من ئێستا گەرەکمە ئیدعای بکەم لە توو لە تاریخە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە و لە توو لە تاریخ جەهانە جەریانە ئینقلابیەک وەکو ئێمە نەهاتکە و لە توو لە تاریخە ئەم سەرزەمینە ڕۆڵەگەرە ئینقلابی وەکو ئێمە نهاتکە و لە توو لە تاریخە ئەم سەرزەمینە ڕەجولە سیاسی وەکو ئێمە نهاتکە ئەمە کەی ئێوە پێی ئەوەن وەختی فشارتان بۆ بێ لە نابوودیاون یەکی بێ باسی بکا بزانێ ئێمە کی بووگین چی بووگین و ئێوە کتمانتانە کرد ئیسەم شەڕی ئوکراینە من سەواری ئەەکەم بەر مۆعجزاتێک کە ئێمە کردگمانە تا ئێوە بفەهمن بزانە ئێوە ئیستا گشتتان گیجن ئێوە وا فکرتانە کردو نێرەکەر ئەم دنیا ئیاڵەتە متحدەیە ئەمریکاس ئەم دنیا لەسەر دیموکراسی ئیدارە ئەکرێت هیچ کەسێ لەم دنیا ناتوانێت تەعەدای کەسێ بکە چڵم وەلوتە دیموکراسی و بێ بابە ئامریکا و پەڕەپێ لەو پەڕە دنیا تێ بۆ سڕینەوەی ئەم چاڵمە ئێوە فکرتانە کردو قدرت نییە لەم جیهانە لە بەرامبەری یاڵەتە متحدەی ئەمریکا بوێسی بۆیە وەختێ یاڵەتە متحدەی ئەمریکا وە پەلە پەترۆ لە بەگرام دەرەچوو لە ئەفغانستان ئێوە گشتتان زیقتان کرد حکوومەتە فشەکەی ئەشرەف غەنی بە دوو چقانە کاورای تاڵەبان سوارە موتۆر بوو فیشەکیشی نەتەقان بە لەعلەکانەوە پێچووە سەرا و خەری کۆڕی بەرەو کابۆل ئەمە بوەسۆ بەچی بە ئەبرۆ قەیتانیەکانە پێشمەرگەکانە حەلیم جیلێک هاتکن ئەبرۆیان قەیتانیە و وەموو هەڵکێ سەر و گوپیان هەڵەکەن و لچیان سوورە و جی قەیزد و گولولاکەنە بەروت فەنگ ئەمریکایە وەسن و قەی خۆیان و لە بەریە شەڕا خەریکە لایفکردنەوە بوون ئەمانەی وایەوە دیکتانەی تر نەمایشەکەتان دیخۆ لە نەمایشە شەڕکردن لە 16 ئۆکتۆبەرە هاتوو باوکی گیان و هاتوو وەی و لێ ئەدەین و نەکەی و بێ و نەی و دەرچوون دوو چەقانەیان لێ نەدا 8 شەعبی کەرکووکی لێگرتن چۆریان کرد ئۆکراین گەورەترین وڵاتە ئوروپا ئەووەڵین ئەرتەشە ئوروپا دەژگە لە ڕووسیا ئێستا پوتین ئیدعا ئەکاوە لە کیێفە ئەترافە کیێف هەنووز نەوگەس و 24 ساعت ئۆکراین وڵاتێوە کارخانەی ئەسلحە سازی هەست هەر ئەم ماوە زیاتر لە 5,000 دانە موشەکە زەددە تانک و زەددە هەلیکۆپتەریان پێداگە خۆیشی چەک دروستەکە خۆشی پێشکەوتوترین ئەسلحەی بووگە خۆشی بەشێک بووگە لە ئەرتەشە اتحادە جەماهیرە سۆسیالیستی خۆیشی لەگەڵ ئەو سازمان و ئەو ئەرتەش و ئەوانە ئاشناس دەئیستە بۆ ئوکراین گیریە بابە ئەمریکایش هاتووتی بانکەکان تەحریم ئەکەین دەوروبەریەکانە پوتین تەحریم ئەکەین وەلی پوتین تەحریم ناکەین ئێستەوە سەرتان سڕماگە نە سەرتان ماسیاگە مەگەر ئێوە نەتانەوت باوی شەڕ نەماگە مەگەر ئێوە نەتانەوت قەڕنە 21ەوە و داگیرکاری نییە ئیتر ئێستا ئیدەیە نەخۆش ئەوێنم ئەنووسێ پوتینە جنایەتکار جیهانە ئازاد لە بەرامبەر تاوێسێ ئەمریکا جیهانە ئازادە کاورای کاول ئوروپای غەربی جیهانە ئازادە تۆ ئەم قسانە ئەیکەی هەنە خوەتە
یا هەنە میدیا سفێرە ئەکا تۆ ئەمانە خوات پێیگەیگی یا میدیا فێری کردگی چی پۆتین ئستەخراوە ئەوەی کە ئەڕوا خاک ئەگرێ ئەوەی کە پۆرتە دەوڵەتانە تەر ئەشکێنێ ئەمانە خراون حیزە حیزە خاسە سعدی ئەیود منە مورم کە دەرپاویم بماڵند من ئەو مێرو لەمە کە لە ژێری پیا ئەفلیقێم نەزەمبورم کە ئەز نیشم بناولند زەردەواڵە نییەم کە لە گەستنم بناڵن کجا شکر ئین گوزارم کە زوور مەردم ئازاری نەدارم لەکوێ شکرە ئەمە بکەم کە زۆری ئازاری خەڵکم نییە تۆ دەروێشی متەوەهمی تەجاوز پێکریاگی تۆ کێ لەکوێ ئەم دنیا هاتگی ڕۆڵە کەرە کوێی وا فکرەکەی تۆ ئیستە تۆ ئێژی پوتین جنایەتکارە پوتین شەو خەوی پیا ناکەوی پوتین ئەحیانەن ژنیش حەزی پێ ناکەن ڕەهبەرانە دنیاش لێی ناترسن ئیستە ئامریکا عەکسە پوتینی گرتگە داینیاگە وانتد 100 ملیۆن دلار جایزە بۆ کەلەی سەر پوتین ئامریکا وای کردگە تو تەوەهومە کوێ لێتی داگە کێ ئێوەی وا فێر کردگە کە سیاسەتیانێ ئەمە تۆ بە 56 ساڵ عمر خەجاڵت ناکێشی وا قسەکەی تۆ ئیستەمەشەیە باوکوایی تا تۆ ئیستەمەشایە کەنیشکە بدایەت و شوژنە بۆ کوڕە بخواستایە سیاسەتە خانەوادەیەکە داڕشتایە سۆڵحە دروست کردایە شەڕە هەڵگیرساندایە تۆ ئەمیتە وا دنیا ئەخوێنی تۆ خۆب ئەمانە شتایەکن کە ئێوە ئەیوێنن وە بەرچاوتان ئەکەفێ بۆ ئێوە فکرەکەن ئەم جەهانە ئەساسی بەر سۆڵحدا نریاگە کێ ئەم تەبلیغەی بۆتان کردگە ئەمریکا کردگێسی تۆ ئەم قسانە لە خۆتۆ فێر بووگی یا ئەمریکا فێرتی کردگە خۆ ئەم قسە ئەمریکایەکە خراویش نییە زانی بوو جواوە حیزە حیزەکانی تۆ ئەداتۆ تۆ بۆ حیزە حیزەی خۆت بەهانە پەیاکەی من سڵح دۆستم لە کاتێکا تۆ لە جیهانێکە کە جیهانم مەنافعە ناتوانی سڵح دۆستوی تۆ لە بازاڕم اقتصادی و ئابووریەکە کە ڕقابەت ئەکرێ سڵح دۆستی معنای نییە تۆ دوکانێک کڵاش فرۆشی دائەنی 50 نەفەری تر تێن بە بەرامبەر تۆ لە تۆ گەورەتر و زلتر دوکان دائەنێن حتا بەیانی هەڵۆ قرچۆ قەبکەرە سەر ئەژنۆی خوات نایڵن نان بخۆی یا تۆ ئێشێ بڕۆی لەوانە زیاتر سەرمایە بێریت یا ئێشێ پەلاماریان بی کامیان چۆن تۆ لەم دنیا وە سۆڵح و نانە بۆ ئەخورێ چۆن ممکنە چۆن تۆ ئەڕۆیتە سەرە کارەکەت فکر ئەەکەی وە سڵح و نان پێیاکەی تۆ دائیمەن هەواست هەست قسەی زل نەکەی نانەکە لێ بوڕن دائیمەن دەسماڵێ واوە دەستۆ دەسماڵ کێشیت و ماساو بکەی لەبەرەوەی مەعاشەکە لە دەست نەدەی چۆن ئەم دنیا سڵحە تۆ ماساوە واکەی پەس ئەمانەی تۆ وا بڵاوی ئەەکەی تۆ بەناوە ئەم مەردمە ئێمە حیزیە خۆت موەجه ئەەکەی خەسیاگی خۆت موەجه ئەەکەی ترسیاگی خۆت معقول ئەەکەی تۆ ترسە زاوری تۆ قابلە تەجاوزی تۆ دەمێکە لە ئینسان بوون کەوتگی وەلێ هەر دەمەوە شێنی چون حاکمیەتێکەوە تۆ تەجاوزی کردگە تۆی فێر کردگە ئەمانە بێژیت لە معقولکردنە تەجاوزێکا کە پێت کردیاگە ئیستە بێن قسە بکەن ئەوانەی وا لەم تەلەڤیزیۆنانە ئێوە ئەیانوەن بە ئینوانە
پسپۆڕ و تێگەیشتگ و شیکارە سیاسی نەزەراتە ڕەوشەنگەرانە بۆ ئێوە ئەدەن وا بووگە بەم مێشکە گەنیوە لە ناوە عەقڵە گشتمانە. جوابیان چیە ئیستا؟ چ جوابێک ئەدەن و ئەم جەهانە بەرسوڵح نییە، بەرشەڕە. بزانن ئێوە ئەتانوت لەم دنیا ئینسانگەلە خاسێک هەن، دنیا گۆڕاوە. ئێوە ئەتانوت بە ڕێپێوانکردن و ئینقلاباتی سوور و نارنجی و چەرمگ و ئەمانە ئینقلابیش ئەکرێت. ئێوە ئەتانوت ئاستە تێگەیشتن و سەقافەتە مەردم گەیگەسە بنکەی دنیا. ئێوە ئەتانوت ئەم میدیای جیهانی ئازاد، میدیای جیهانی ئازاد، دنیا ئێژێ سوڵحە جیهانی تهدید کریاگە نە لە خیابانەکانی واشنگتۆن، نە لە خیابانەکانی لەندەن، نە لە خیابانەکانی پاریس، نە لە خیابانەکانی بەرلین. ئەمانەی وا ئەربابە ئێوەن، ئێوە فرە هەڵەخەنەوە بۆیانە. یەک نەفەر دەم چەرمگە قژزەردە ئوروپاییە، فرە مرۆڤە، فرە بە ئەخلاقە، فرە لوسکەیە، فرە سوڵح دۆست نەهاتە خیابان تەزاهوراتە ملیۆنی بکات تا پوتین زیق بکە. هات ئەی میدیاکانە جیهانی ئازادی غەرب، بۆ نەئەچوو لە کوڵە سووچەکانە کیەف پیرەژنێ بدۆزێتەوە بێژە ئەم پیرەژنە زۆر زۆر لە شەڕ ئەترسێ؟ بۆ نەئەچوو مناڵێ بدۆزێتەوە بیوتایە ئەم مناڵە بووکە شوشەکەی وا لە باوەشیا زۆر زۆر سایەی شەڕ ترساندووتی؟ وەکو تەساویرەی وا ئێوە حەزی پێەکەن لەم دنیا لە ناوی شێعرەکانتانە و فیلمەکانتانە و دەری ئەخەن بۆ ئەم دنیای غەربە. چۆنی سەر میدیاکانە غەرب ئەم تەساویرەی نییە نیشانی بدا لە ئوکراینیە؟ پس لەم دنیا ئەمە ئێمە بەم نەتیجە ئەگەیەنی، لەم دنیا ڕێکخراوەی سوڵحدۆستی معنای نییە، مەوجود نییە، دروست. ئێرادەی کۆمپانی گەلێک و دەسەڵات گەلێ لە پشتیانە نەبێت، کەسێ ناتوانێ ملیۆنی خەڵک بێرێتە خیابان. ئەمە یەک. دوو، بە تۆ سابت بوو جیهانە ئازاد و جیهانی یەخسیر نییە. ئێمە واینە جیهانێکی گەمار و دراوی کۆی لە کراوە، وا هیچ شتێ ئازاد نییە. بەڵکو ئەمانە گشتی دەستگای پڕۆپاگاندان تا لە تۆ باوەڕێ بخولقێنن و هیچی تر نییە. کەسێک لەگرا حەقیقەت بەحس ناکا. ئەخلاق ڕۆژنامەوانی مەوجود نییە. جوابەکەی ئەمەسە ئەگەر نەبوایە لە ئەمە ئیتفاق گەورەتر لە جیهان نەکەوتگە. خەڵکە ئوکراین مەڕووماڵات نییەن، 50 ملیۆن ئینسانە چەرمگە ئسلاڤە مەسیحین. ئائیستە مەشیایە ملیۆن سڵح دووستانە جەهان بەهاتانە ناو خیابان. وا ئێوە فکرەکەن و خۆڕ و تۆکردنە بەرە دەفتەرە ژنێڤە سازمانە ملەلە متحد و ئەنتەریاتی وا دەوڵەتە ئێرانی و عێراقی و بابە ئەمریکا فێرتانی کردگە بەناوە بەشداریکردن لە کۆڕە مافە مرۆڤ، هەڵخستنەوە لە سنتەرە شارەکانە ئەوروپا. چواردانەتان ئەڕوا ئەوێسێ و عەکسێکە و ئەزانێتە شتێ تەکان ئەدا لەم دنیا. ئەمە گشتی سەرابە، تەوەهومە لە تۆی خەسیاگ و شەهامەتە ڕووبەڕووبوونەوە. تەکە واقعیەتە نییە. تۆ چۆن تەوانە تەشخیسە ئەم تەنیە؟ تۆ وەت ئەزانی سربەخۆییە مەردەمە کورد و هەڵپەڕکەیە لە ناو خیابان تێت. وەختی تۆ دەسێ جلکە زەماوەن بکەیتە بەرد
خۆت گورجۆ کەیتۆ خۆت بیتە بەرم میکیاج بڕۆیتە ناو خیابان بوو بەرە دووربینەکان دەمانچە دەربێنی و بێژی کورت 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 بەڵام لە ناختۆ داپڕۆسیاگێکی بێئیمانی ترسە زاوریت وا ئەمیشە وا ئەیکەی بۆ خۆ دەرخستن و خۆشیرینکردن و موچەگرتن و خۆ مەقبوڵکردنە. بۆیە وەختێ قەرار بوو کەرکووک چۆڵ بکەن یەک پیاک پەیا نەبوو، یەک پیاک لە سلێمانی لە دووهۆک لە زاخۆ دووبارە ئێژمیوە یەک پیاک پەیا نەبوو بنەوێ لە ئەسڵحەکەی بێژێ ئەمە بە من قبوڵ ناکرێ. دیتان خۆ خەڵک هەر تەنی هەڵەچنیوە دەرەچوو گشتی. ئێمە وتمان سربەخۆبوون ئەوەڵەن لە مێشکە ئەتفاقەکەوێ. تو باوەڕت بەمەسە کە تۆ ئەمەی ئێژیتی ڕاستە خۆت باوەڕی پێەکەی پێتوانیە مجرمی پێتوانیە درۆزنی پێتوایە کە هەنە خۆتە و کەس لەم دنیا ناتوانێتی بسێنی تا تو بەوە نەگەی بە ئەنتەریاتە ناوە خیابان بە نەمایش و تەلەڤیزیۆن و میدیا و پوڵ و پارە قودرەت دروست ناوێ ئوکراین ئەسڵحە دروست ئەکا چەکی هەست ئەرتەشی بوو بابا ئامریکا ئەسڵحەی بۆ ئەهەنارد خودە بابا ئامریکا وتی 24 ساعت مقاومت ناکە. گرۆزنی چەچنیا 30,000 نەفەریان سەرباز ڕووسی کوشت. ملیۆنێ نەفەرنەوە 1 ملیۆن نەفەرنەوە. ئەرتەشە ڕووسیە گەورەترین ئەرتەشە جیهان بوو بە کڵاشنیکۆف و ئاربیجی 7 نە بە موشەکە زد تانک بە کڵاشنیکۆف و ئاربیجی 7 چۆکیان دادا بە ڕووسیە 1 ملیۆن نەفەر ڕۆڵە. پس لەگرا شتێتر هەست پێی ئێژن ئیمان من ئەم مقدماتە ئێژم تا ئەمانە نەیژم تو نافەهمیت قودرەت یعنی چی. من 6 ساڵە دیبەیتەکەم و ئیعلامم کردگە تەنیا شۆڕشە کوردین و تەنیا شۆڕشە حەقیقیە جیهانین. بارهای بار بیستگمۆ ئێژن ئەم کاورا شێتە ئەم کاورا من ئەو جگەرەی کێشم جگەرەی لاپێچە ئەو تەماکۆسە تەڕە مژی پێوە نەنێ ئەکوژێتۆ ئێژێت دەرمانە خوا بۆی ئەتوانێ وا قسە بکە حەشیشە خوا. منیش بارها جواوم داوە پێکەنی وتم خۆ تۆ ناوسکە نەوەڕیاگە تۆش 2 حەشیشکێشە بێ 3 سەعات قسە بکە بێ بیکە بێم قسانەی من ئەیکەم تۆش بیکە. من لەکوێ بەم ئیمانە قسەم ئەکرد کە ئەوەنە یارە ئاخێز پەیا بوو تا من متوەجێت کەم ئەمە ئەقڵە ئیمانێکە کە من هەسم باوەڕێکە کە هەسم باوەڕەکەم دروسە. من ئەزانم درۆ ناکەم من ئەزانم ئەوە ئێژمی دروسە. ئەساسە ئەم جیهانە بە زاهر ئیشی لە ئیقناعکردن ئینسانەکانەوە بێت. تۆ ئینسانەکان بە زۆر ناتوانی قانعەکەی ئیشی قسەگەلێکیان بۆ بکەی حەزی پێ بکەن. مەسەڵەن تۆ ناتوانی نزیکی ژنێک بوویت و بێژی وەڵا گەرەک مەفەقە قەپێ لە گوپت بگرم و تەواو ناتوانی ئێژە غەڵەتە کرد. تۆ ئێشێ بێژی وعدەی پێبەی بێژی لە تۆ زەریفترم نەدیگە و شاجوانەکەی سلێمانی و چلکیس دار کەپرێکە بۆ بکەم لە بیاوانە بەڕ و دارە ڕای بکەم لە ڕێحانەی تەڕ و چلکیسە خەنە بۆ سواقدانی و بێت و شان و باڵیە. نازانم قوروانە کوێ دووم و قوروانە گوارەی لە گوێ تووم و قوروانە لەنجەی ڕۆینی تووم و قوروانە ساعاتە دەست دووم و ئشی وا بکەیتە تا بە نیەتە قەپە سەرگەب بگەی ناتوانی بگەی. ئەم ئەساسە دنیا بەر ئەساسی یەک سری
شعارات دانریاگە ڕای گشتی حزورە مەردم کەرامەتە ئینسانەکان عەداڵەت ئازادی بەرئەساس ئەمانە دانریاگە جنایەتکارترین دەسەڵات لە عەسرە جەدیدە بەرئەساس ئەم شعارانە هات کە قسەکە تۆ وەختی فەرقە دەسەڵاتە ئەمڕۆ تەماشاکەی تەکە دەسەڵاتە پێشووترە بە دوو نەتیجە ئەگەی نەتیجەی ئەوەڵ ئەمەسە تۆ وەختی دەوڵەت میلەت تعریفەکەنەوە لە دەوڵەت میلەتە ئەتفاقێکە کەفێ خەڵکانە دانیشتووە قەڵەمڕۆیەک کە لە ژیرە سیانەتە دەوڵەت میلەتێکان بە عینوانە شارۆمەند ئەم یا هەوڵاتیە ئەم قەڵەمڕۆوە ئەدرێنە قەڵەم بە عینوانە دوژمن نابینرێن بۆیە هەر کەسێک کە یاسایە ئەم قەڵەمڕۆوە پێشێل ئەکات دوژمن نییە مجرمە دوژمن نییە مجرمە بۆیە پۆلیس دەستگای داد و زیندان لەگەڵیان ڕوبەڕوو ئەوێتەوە تۆ پۆلیس دەستگای داد و زیندان بۆ مجرم دروست ئەەکەی بۆ دوژمن دروستی ناکەی و ئەمما دوژمن کێس دوژمن لە دەرەوەی سنوورەکانە تۆس تێت کە سنوورەکانە تۆ ببەزێنێت و سەروەریە تۆ لەبین بوات حوزەی پێناسەکردنە دوژمن حوزەی دەوڵەتە تۆ هێزە نظامی و ئەمنیەتی بۆ دوژمن دائنی بۆ خەڵکە خۆتی دانانی تۆ استخبارات دانانی بەسەر خەڵک و جاسووسی بکە کێ خۆشگەرەکە کێ ئەڕواتە باوەشە کێ تۆم کارە ناکەی چون مردمە ئەم سەرزەمینە دوژمن نیەن و ئەم مردمە ژیانە خصوصیان ئێشێ پارێزراوێ و تۆ بۆت نییە بڕۆیتە ناو ژیانە تایبەتە ئەمانە دەستگاهە ئەمنیەتی لە ڕووبەرە قانونی لە ڕووبەرە جەوهەری ناتوانێت دخاڵەت بکات ناوە ژیان مردمکانە سەرزەمینە خۆیان هەر بۆیە فقط حاکمیەت و دەوڵەت ئەیتوانی ئیعلامە شەڕ بکات بەرامبەر بە دەوڵەتێکی تر دەوڵەتە بریتانیا ئەیوت I declare war against Germany ئیمڕۆ ئیعلامە شەڕەکەم تەکە ئەڵمانە ئەڵمان ئیعلامە شەڕی ئەکرد بەر عەلەیهی هەنگاریا بەر عەلەیهی پۆڵەند بۆیە ئەو کات دەستگاهێکی وزارەت بوو پێیان ئەو دەستگاهە وزارەتە شەڕ لە دوای جەنگە جەهانی دووەمە اتفاقی کەوت ئەمانە وتیان ئاغا هەر دەوڵەت میلەتی بووی نییە ئیعلامە جەنگە بەر عەلەیهە دەوڵەت میلەتێکی تر بکە بووی نییە لذا قاعدە بەر سڵحە جەهانیە قاعدە بەر شەڕ نییە بۆ ئەمەی کە قاعدە بەر سڵحوێ ئێمە ئومەم المتحیدە دروستەکەین ئەندامانە ئومەم المتحیدە دروستەکەین موەزەفیانەکەین کە لەم یاسانە پەیڕەوی بکەن 5 عزوە دائمیە شۆرای ئەمنیەت یا سیکیۆریتی کانسڵمان هەست بریتانیا فەڕەنسا چین رووسیا ئەمریکا 5 عزوە دائمی هەر کام لەمانە هەر بەرنامەیە بێرن ئەمانە ڤیتۆیکەن تەواوە ناچێتە بەرەو فقط سازمانە ملل متحید حقی هەست ئەمانە نەیانوت کە من ئێژنی بەس سازمانە ملل متحید حقی هەست ئیعلانی شەڕ بەر عەلەیهی وڵاتێکی تر بکە بۆیە ئەمریکا وەختی گەرەکی بۆ حەملە بکاتە عێراق چووە سیکیۆریتی کانسڵ شۆرای ئەمنیەت کۆلین پاوەڵ چوو فیلمەکانی نیشاندا کە بتوانێت حەملە بکا بە عێراق و حەملەی کردە عێراق یەکتەرەفە لە کاخە سفید و ئیعلامە جەنگی نەکرد لە کاخە سفید و ئیعلامە جەنگی بەر عەلەیهی تەرۆریزم کرد دوژمنێک کە دەموچاوی دیار نییە دوژمنێک کە مەکانی دیار نییە دوژمنێک کە سەرزەمینی نییە و هەر کەسێک دەتوانێت بکەیتە تەرۆریزم و پەلاماری بی من وتم خەڵکەکە ئەیانوت نەیارانە ئێمە دوژمنانە ئێمە ئەیانوت ئێمە شێتین بۆ لەبەرەوەی من قارەمانانە قسەم ئەکرد من بە ئیمان و قسەم ئەکرد و بە ئیمان و قسە ئەەکەم و ڕەهبەریەت ئەەکەم
من وەختی ئەم مەتنی ئاخێزمە ئەهۆنیوە وەختی ئەم جیهانە کوردی مەدائەنیا ئەمزانی دنیا چە خەبەرە، ئەمزانی کارکردەکان و ئەبزارەکانە ئەمان چۆنە، ئەمزانی ئەمان چۆن لەگەڵ توا ڕوبەڕوو ئەونۆ. دەوڵەتە ئێران یاڵەتە متحدەی ئامریکا ئەگەر تۆ شارۆمەندی یاڵەتە متحدەی ئامریکاوی یا شەهروەندە ئێرانویت ناتوانێ بە عینوانە کوردبوون، بەلوچبوون، تورکبوون تۆ بگرێ و پێت بێژێ تۆ دوژمنی و تۆ بکوژێ. ئەو بە مەردمە خۆی نایەژێ تۆ دوژمنی. بۆیە دەوڵەتە ئێرانی وەختێک لە بەرامبەرە جەریانێکا قەرار ئەگرێ پێی ئێژێت ئەمە دەستکردت دەسە دوژمنە، ئەمە ئەیادیە ئستکبارە، یعنی دەستەکانی ئستکبارە. بۆیە تۆ ئەکاتە جاسوسە ئیسرائیل، جاسوسە ئەمریکا، جاسوسە ئوروپا، جاسوسە وڵاتانە تر، یا تۆ ئەکاتە تەجزیە تەڵەب کە ئەمنیەتە ملی لە بین ئەوەی و بووگی بە دوژمنە مەردمەکە. ئەمە ئێرانی نییە کە دوژمنە تۆی کە دوژمنایەتی ئەەکەی. وەختی ئەم کاراکە خوێن و مباحەکە تۆ ئەکاتە دوژمن، تۆ ئەکاتە دوژمن. خۆ من بۆ خاتری ئەوەی کە شۆڕشێک نەکەین کە شاراوە بێ کە خەڵکەکەمان بکەوێتە بەرهێرش و نابودکردن، وەختێک ئەم جەهانە کوردیمە ئەهۆنیوە ئەمزانی چۆنی ئەهۆنمەوە، ئەمزانی ئەو تێت تۆ ئەکا بە دوژمن، ئەتکاتە تەجزیە تەڵەب. دەی سەرزەمین و کوردەوار لە کەنارەکانە دەریاوی ڕەشە تا کەراچی، ئەمە نەک تەجزیە تەڵەبی نییە، بەڵکو ئەوەی تەمامیەتە ئەرزیە قەڵەمڕەویە. دەوڵەت ملەتی گەرەکە تەجزیە تەڵەبەکە ئەم ئیمپراتۆریەتە عەزیمە لە بین ئەوان. چمکە ئەم وشە بە ئینگلیسیەوێتەوە سفیر ئینفلوەنس، یعنی دایرەی نفوز، دایرەی قودرەت، یعنی کەسێک کە ڕئیسە و ئەقمارێوانە دەوریا. ئەمە کەلام کوردەوارە. نوکتەی دووەم، من هاتم وتم دەوڵەتە ئێرانی دەوڵەتە میلی نییە، بەڵکو کۆمپانی و کۆرپۆرێشنە و سابتم کرد کە کۆرپۆرێشنە و کۆمپانیە و وڵاتانی یەهودی مەسیحی دروستیان کردگە. ئەمەی کە پێی ئێژن دەوڵەت ئێرادەیە هیچ مەردمێک نییە، بەڵکو کۆمپانی و سیستمێکی پاوان خوازانەی دەسەڵاتی ئابووری نظامیە بەسەر ئەم مەردم و تاتاڵێنیانکە. خۆیان دەستکردە ئیسرائیلن، خۆیان ئەمریکاین، خۆیان دەستکردە یەهودن. وە دوژمنە ئێمە بوو بە نظامە سوڵتەیە جەهانیە جود و کریستیانەتی کە گەرەکێسی کوردیەتە ئێمە بکوژێ. ئەمە مەتنە ئاخێزە. دەوڵەتە ئێرانی ناتوانێ قامک بووە بۆ یەک نەفەرە ئێمە، ناتوانێت ماکاتە دوژمن، چون ئێمە ئامریکایی بوون و یەهودی بوون و مەسیحی بوونمان بە خۆی داگەوە سابتیەکەین، هەر دادگایەک بڕۆین سابتیەکەین. ئێمە کارمەندبوونە ئەوان و بیانی بوونە ئەوان سابتەکەین. پس لەگرا من لە خوێندنەوەی ئەمیقا ئەم مەتنمەدانیاگە حەزەرەکانم زانیگمە دوژمن چۆنە ڕواتە ڕێوە. وەختی من ئێژم دەوڵەتە ئێرانی وەکو سەگ لە ئێمە ئەترسێ، ئۆسای داسانەکە ئەزانێ ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ چییە؟ بەر ئەساسە خانش و خوێندنەوە تێ تەبیعەتەن ئینسانێکە کاری ئەمەنەوێ ئەمە نافەهمێ ئەترسێ، هەر فێربووگە بترسێ، هەر لە خۆیوە ئەترسێ. من ئەزانم ئەمانە ئیدعای ئازادی، عەداڵەت، بەرابەری ئەکەن. من لەسەر مەفهوم ئازادی ئومەتە کوردیم هۆنی گەسۆ و جەهانە کوردیم هۆنی گەسۆ. دەیئیستە من و یاڵەتە متحدەی ئەمریکا با بڕۆینە دادگاهێ ئەو زلەکانە خۆی بێرێت تا بزانین دەوڵەتە ئەمریکا دەوڵەتە بەرخاستە لە ئێرادەی مەردمە ئەمریکاس و من باسە چی ئەەکەم. ئەو ئێژێت دوژمنە ئەمریکا دوژمنە ئازادیە، من ئێژم دوژمنە مەفهومە کورد و کوردیەت.
زاڵەمە کۆیلەکەرە ئازادی کوژە و جەهانە کوردی جەهانە ئازادیە وەسابەتی ئەەکەم کەواسە پس لەگرا ئەمە حەوزەی فکرە حەوزەی تئۆریە و ئەندیشەس کە خۆیە ئینسانەکان ئەگۆڕێ بۆ یە کەلامە من وە گڕ تێتە دەرەوە بۆ لەبەرەوەی لە خوێندنەوەی عەمیق تێت لە ناسینە جیهانێکە وا تێتێت بە پێچەوانەی ئەوەی کە تۆ لە دانشگاکانایی خوێنی تۆ لە دانشگاکانە سەقەت ئەویت بەڵام ئەو عیلمەی هابە من عیلمە خۆکردیە عیلمە کوردیە بۆیە من جەهان جۆرێکی تر ئەوێنم و جۆرێکی تر پێناسەی ئەەکەم پس ئێوە پێتان سابت بوو ئەم دنیا و ئەنتەریاتە تینتانک و کوتشەواڵ و کراوات ناڕواتە ڕێوە ئەم دنیا و زۆر ئەڕواتە ڕێوە و تۆ دیت مردمێک بە میدیا بە تەبلیغات ئەخەسنرێت 50 ملیۆن خەڵکە ئوکراین ئێرادەی تیا نەماگە تۆ وەختێ پیرەژنی ئۆکراینی تێری کەس کڵاشینکۆفی ئەدەیتە دەسی مناڵە 7 ساڵان تێری کڵاشینکۆف ئەدەیتە دەسی وەکو پێکاکا لە ئەفرینە ئای کرد ئەمە نەمایشە چون تۆ بەر لەوەی کە کڵاشینکۆف بیتە دەسە خەڵکی فێری بکەی ئەم میلە چۆن تێری تۆ چۆن دەستئەنی پیا و چۆن تەقە ئەەکەی یەکەم جار مەشیایە ئەقڵی تەقەی بکردایە فێرت کردایە ئینسان بوونی ئەنێکی فێرت کردایە کۆیلە نەبوون چه ئەرزشێکی هەست فێرت کردایە تەعەدا و تەجاوز و قبول کرد دنیا چه شکڵیە فێرت کردایە ئەم سەرزەمینە سەرزەمینە تۆس و ئینسانێک کە سەرزەمینی نەوێت ئینسانێک کە مەکانی نەوێت عەمەڵیشی نییە حرەکەتیشی نییە تۆ هیچ کام لەمانتە نەکردگە کاورات دەرونی پڕە لە ترس کاورات دەرونی پڕ لە ترس معامەڵەگەرە دەرچووگە ترسە زاورە هاوردکتە بە نەمایشک چوو خۆت ترسە زاورە کرد تۆ ترسە زاورە کرد تەجاوز پەزیرە کرد تۆ فەرمان بڕدارە کرد موتیعە کرد بۆ ئەو فەرقێ ناکە چ تۆ تەبەیتە ملەسەری چه ئەمریکا بیدا چه پوتین بیدا دوای ئەوەی کە ئەم هەرژێر خەوە دیگەرانە چه فەرقێکی بۆکە کەر هەر کەرە چه کەرە جەردە چه کەرەیەکێکی تر بۆیە ئەمە نەمایشە لە دڵە ئەمە نایەتە دەرەوە تۆ بەمە ڕۆحیە نادەی تۆ بەر لەمەیکە مناڵێکی 7 ساڵان بێری فێرە کڵاشینکۆفی بکەی مەشیایە 4000 دانە سرودی ئینقلابی دروست کردایە مەشیایە بەرنامەکانی تەلەڤیزیۆنت چیرۆ کە ئەو ئینسانانەی بوتایە چۆن گرێ دریاگن بە ئازادی و سەروەریە خۆیان چۆن ناڕۆنە دواوە چۆن ئیمکانی نییە ئێرادەیان بشکێت تا ئاخرین نەفەس ئەوێسن و ڕاڕۆنە دواوە تۆ مەشیای ئەمتە دروست کردایە تۆ تەسویر دروستەکەی لە مردمی تێ ئەقوچێنێ دەرەچێت برا ڕۆ هاتن و خەریکە دەرەچێت و با دەرچین و قەتڵ و عام ئەکرێ تۆ قازی محەممەد دروست ئەەکەی ئێژی ڕەهبەرە مردمێک بەناوە ڕئیس جمهورە مەهاباد خۆیدا دەسۆ لەبەر ئەوەی خەڵکە مەهاباد قەتڵ و عام نەکرێ دە خەڵکە مەهاباد ئیرادەی کردگە بوێتۆ دەوڵەت یا خڵەت ئەکا ئیرادەی وا ناکا یا ئیرادەی کرد ئێشێ بزانێ دنیا گەماروی ئەدا نایڵێ ئەم پاروەنانە لە دەمی بچێتە خوارۆ پەیمانە حەیدەری وەختی ئاخێزە کوردەوارە سەربەخۆی گەرەک بوو دابنێ ئەیزانی ئەوەی منفعەتێکی هەست لەم سەرزەمینە
نخبە نوخاڵە مەعاشوەر پێش دەرکە بوو گەن کاوبەردار نۆکەر تخمە جوولەکە بێشەرەف پاسدار دەوڵەتە ئێرانی عەلی خامنەی بێشەرەف گشتی لە پەیمانە حەیدەری قینیتێ گشتی قینیتێ گشتی تەمامە تەلاشی ئەکا پەیمانە حەیدەری بگەڕێتەوە دوا پەشیمانەوە بوێتەوە دەست هەڵگرێ بڕوا شەکەتی کەن خەڵکی ئەحمەقی بۆ بەهەنێرن خەڵکی نادرووسی بۆ بەهەنێرن دەنگی بچووکەوە بکەنەوە ئەو هەر قسە بکات و هەر نەتیجە نەوێنێت ئەو هەر قسە بکات و هەر کەس نەیێت ئەو هەر قسە بکاتە شەکەتەوێ ئەوە نە قسە بکاتە تا دەمی کەفکا و بەجێ بێڵێ پەیمانە حەیدەری ئەمانەیە زانی یەک نەفەر نێتە ناوە دیبەیتەکان قسەی خۆمەکەم ناوێسم بێنە ناوە دیبەیتەکانم سڵاوە خۆمەکەم دیبەیت دەست پێ یەکەم یەک نەفەر بێت 1 ملیۆن نەفەر بێت بەلام و مهم نییە ئەزانم کارێکیان کردگە کە من مەندوو بووم بڕۆم بەجێ بێڵم قینیان لێم تێ جێگەم ناوێت و جێپێیان لێژ ئەەکەم وەلێ من نابودیان ئەەکەم دەقیقە سانیە لەحزە من وامە پشت ئەم سەنگەرە یەک مەطلب لە دەستم دەرناچێت کە تەحلیلی نەکەم لەحزەیە لە هۆنینەوەی مەتنە کوردی نەوێسیاگمەوە لەحزەیە نەوێسیاگمەوە تۆ بە خۆت ئێژی جمهوریە مەهاباد پێت وانییە خەڵکی دوژمنایەتی دەکا خەڵکە سەقز پێی ناخۆشێتەوە ببیت و پایتەخت کورە نەچوون بۆ داران سەقزی پێیان ناخۆشێتەوە ببیت و بەچەی تاران یعنی بەچە پایتەختی تۆ چۆن ئەو ئیرادەتەتیانیە و شەڕەکەی دنیا هاتکە بە تۆ بێژێ تۆ ناتوانی گەمارۆ دریاگی بێژێ ناتوانی پەشیمان بوو تۆ بێژی خەڵەتم کرد بە قەوڵە خۆتان تەنازولکەی دەی تۆ چۆن هەم تەنازول ئەەکەی هەم تەسلیم ئەوی هەم ئەڕۆی خۆت ئەدەیت و دەسۆ هەم ئیعدامەکەن هەم قەهرەمانی هەم ڕێی جمهوروگی ئەم تەسویرە تەسلیم و شکست و مەرگ مفتەزەحانە مەرگ پڕ لە خفەت و خاریە بۆ کێ مەرغوبە بۆ کێ مەرغوبە چۆن لە جەهانێکا کە لە ڕقابەتە تەسلیحاتی یاڵەتە متحدەی ئەمریکا چین ڕووسیە فەڕەنسا و بریتانیا ئێژن ئێمە نێرەکەرە دنیاین ئێمە مەیلمانە بە هەر کە مەیلمان بێت ئێلامە جەنگەکەین بۆچی ئێشێ من تەسلیم بووم فکر بکەم من سڵح تەڵەبم ئەو زەڕاتخانەی هەستەیی دروست ئەکا ئەرتەش دروست ئەکا دەریاکان کۆنتڕۆڵ ئەکا ئەڕوا ئاسمانگەکان کۆنتڕۆڵکە من بۆچی فکرەکەم کاورایە ئەمریکاییە سوورپێست کوژە تەڵاپەیاکەرە پیاوکوژە پێسە سەر سوورپێست گیرەوەی متەجاوز بۆ من پیاخاسەس بۆ من قبوڵەکەم ئەمریکا بۆ بەرژەوەندیە خۆی ئەیکا ئەی من بۆ بەرژەوەندیە خۆم بۆ نایکەم ئەو بۆ بەرژەوەندی خۆی تێ وڵاتە من ئەکێڵێت و تاڵانی ئەکا و تەجاوزم پێ ئەکا من بۆ بەرژەوەندی خۆم ئەو ناکوژم و تاڵانی ناکەم و ماڵی ناوم بۆ من ئەو کارە ناکەم ئەی بۆ من بەرژەوەندیم نییە هەر ئەو بەرژەوەندی هەست ئەمە ئەدەبیاتە حیزە زوا فێرمان کریاگە ئێمە گەرەکمانە نەمرین وەڕی ڕۆژی 1 ملیۆن جار لە ڕەزاڵەتە خۆمانە خەریکین ئەمرین لە بێدەسەڵاتیمان لە بێ ئێرادەییمان لە بێ ئەقڵیمان خۆشترین قسەی دنیا بزانین مادام ئینگلیسی قسە ناکەین ئەمریکایی نین حیچی نیەین خۆشترین موسیقیە دنیا و خواردن دنیامان بوێت مادام ئەمریکایی نیەین حیچی نیەین ئێمە هیچی نازانین خۆ ئێشێ بوێسین بزانین کاورای وە کلینیکس خۆپاکەرە خۆ نەشۆرە بۆ دڕن هاتەگە ئوروپایی بە من بێژی چۆن هەڵسم و چۆن دانیشم و دنیا چه شکلیە و تەکە ژنەکەی خۆما چۆن قسە بکەم و مناڵە خۆم چۆن گەورەکەم چون ئەم ئەحمەقە
وەختە خۆی زرنگ بووگە خەڵکە دنیای تاڵان کردگە من پیاگ نەوگم خەڵک تاڵان کەم وەلێ من ئێژم تاڵانچێتی خراوە شێت و شەیدای غەربیە ئینسان کوژێ کۆی لەکەر بووگم دەی من ئەم گشتە تەناقۆزە لە خۆما چۆن هەلەکەم چۆن کێ وای بە من کردگە من ئەوەنە کاولم بۆنە کاولم ئێمانە ئیشی سوعالوێ تۆ لە خۆتی بکەی تا بزانم تۆ کەی تەکانە خۆی کەی تەکانە خۆی ئەفەهمی کەی قەرارە حاڵیت بێ دەی ئیستە ئاغاگیان خۆ ماس نییە بەدەمتان و دیاروێ ماشەڵڵا ئەم سەرزەمینە پڕە لە فاحشەی نوخبە لەم تەلەڤیزیۆنانە جوابە ئێوە بەرامبەر بە پوتین چییە خوا هەڵی ناگری و پوتین فرە زاڵەمە و خەوە تزار ئەوێنێ دەی خەوە تزار بینین چی ئیرادێکی هەست دەی مەگەر ئەمریکا خەوە ئیمپریالیزمی نەدیوە بە دنیا حاکم بوو چی ئیرادێکی بوو حاکم بووە سەرە دنیا من لە دەسم نایە ئەنا لە هەرچی وڵاتی دنیا سەڵ پایگای نظامیم دانیە دەی لە دەسم نایە هەواڵخۆری کەم دەسەڵاتیە ئیستا ئەمریکا ئەربابە دنیاس چتە خراوێکە ئێوە قیمتان تێلێی گشتتان وەختە هار بوون بۆ ئەمریکا وانیە دەئیستا ئیرادە رووسیە چییە تزاربوون خراوە کە تزاروی خراوە کە ئستالینوی فرە خراوە ئەم جمێنانەوە دەردە کی ئەخوا کوێی دڵە زوانە بووگەسۆ بابزەنە جەرگت وا حەجێکە لە دەست نایە کە زۆڵ کە زۆڵێ خەریکی حیزەکانە خۆت جوبرانەکەی تۆ پس ئێمە ئەم قسانە کە ئەیکەین بۆ خاتری ئەو جیلەسە وا ئێوە پەروەردەتان کردگە تا حاڵی بوێت ئەم دنیا چه شکڵیە تا ئەو وەکو ما بەقیەی پێنێت ئەم دنیا وان نییە یەک نەفەر لەم کشوەرانە ئوروپاییە بۆ یەک لەحزە لە تاریخا دەوڵەت میلەت نەوگن ئیمپراتۆری بگن من دیبەیتێکم کردم سۆحا پێشووتر دیبەیتم کردگە دیارە بەر لە قسەکانی ئێمانوێل ماکارۆن وا وتی پوتین گەرە کێسی بگەڕێتەوە بۆ تاریخ کۆنە ئوروپا یعنی چی کۆ تاریخە کۆنە ئوروپا ئیمپراتۆریەت وەختی ئەم بریتانیای چووە ناوە بریکزیت ڕفراندۆمێکی ئاوەکی کرد وتیا هاتە دەرەوە و قبوڵی کردووە جێبەجێی کرد ئەلا ڕقم ئەوەی کە گشتی پێیان وت کارە ئیشتبایەک ئەەکەی لە کناریا کەوتە شوێنە قسەکردنەتەکە کۆلۆنیا ئستعماریەکانە کۆنە خۆی من زانیم کە بریتانیا بە شوێنە ئەحیاکردنەوەیە ئیمپراتۆریەتە بریتانیا ئەڕوا چمکە سیاسیەکەی شێوێتەوە سفیر ئینفلوئنس یعنی تۆ ئیمپراتۆریەتت بۆیە گەرەکە کە مەرکەزە ترید و بازرگانیت بوێت کالا بێت و بڕوە تۆ ئینحسارە بازاڕە بوێ دەی بریتانیا تەکە تەمامە ئەقمارێکە ڕۆژێ بەچە خۆی بووبن و دەوڵەتەکانی بۆ جێهێشتبن و ساختارە دەوڵەتەکەی بۆیان دروست کردگە و تەمامە ساختارەکە سیستەمە خۆیەسی سەر لە نوێ بە سوورەتە ئاشکارا لە چوارچەوەی یەکسری قەرارداد تێتۆ ئیمپراتۆری هەیە ئیمپراتۆریە هەیە ئیمپراتۆری دووبارە بۆیە شلیەکان بۆ پوتین تۆ بیکە تا ئێمەش بیکەین ئاها شلیان کرد بۆ ئوردوغان وتیان بێ بڕۆ بۆ لیبی ئیستا بێ بڕۆ بۆ سووریە بێ بڕۆ بۆ ئازەربایجان ئاها دەوڵەتە یەهودە ئێرانی خەریکە ئێرانە بزرگە فەرهەنگی یعنی ئەم مەفهومەی دایرەیە نفوس دروست ئەکا لە ژێرە دەسە ئەمریکا سەدام حوسێنی بۆ لا ئەوە تا نیروی سپاه قودسە ئێرانی و دەوڵەتە دەستنیشاندەی ئەمریکا ئێرانی یەهودی لەوێ کارکە دەوڵەتە ئێران کۆرپۆریشنە یەهودیە یەهودی مەسیحیە ئایسا ئاغای پوتین ڕووسیەی عەزیم ئەمەلەن ئەم داستانە نەزمە جەدیدی ئەستارت لێدا ڕووسیەی شێ بیکات تورکیە گەڵدەڵپن حەدی چییە ئێران حەدی چییە ئەها ڕووسیەی تر دنیای گۆڕی دنیا دوو قوتبیەوە بوو
ئیمپراتوریەکان لە بەرام ئیمپراتوریە تادی ئەوروپا ئیمپراتوریەتە ڕووسیە گشتی ئەڕواتەوە بە شوێنە ئەحیاکردنە ئیمپراتوری ئیستە لە ڕووبەرە نەزمە جەهانی و نەزمە جەهانی ناترازێت ئەم ئیمپراتوریانە شا ئیمپراتوریان هەست کە یاڵەتە متحدەی ئەمریکا بێت بەڵام لە ناوە خۆیانە شەڕە ئیمپراتوریایان هەست خەڵکەکە وەکو سەگەل یەکتری ئەدڕێ دائیمە نێشێتەکە یەکتریا شەڕکەن یەکێک لەمانەیە کە هەڵبژێریاگە بۆ ئەم شەڕە ئێمەیە کوردین تا شەڕە نیابەتی بۆ دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی بکەین شەڕە پرۆکسیان بۆ بکەین ئیستە ئەزانی ئەو مەرگ بەر ئۆردوغانە تۆ ئەیکەی هەنە خوات نییە هەنە بابا پەکەکەتە و بابا سپای پاسداران فێری کردە تۆ تکراریکەی تۆ لە سلێمانی لە سنە وەلێ عەلیە خامنەئیە کەس نازانێ کوڕە کامە مەلا فاتمەس پیای خاسێکە دەوڵەتە ئێرانی پیای خاسێکە دە ئیستا مەعادڵاتەکان چۆن بوو وابوو کە ئێوە ئەتانوێت حکوومەتە هەرێمێژی جیهان و ئومەم المتحیدە و ماف مرۆڤ و ماف شار و مندی و زولحیزەکان و بەڕاستی و هەرواسە ئیسا هەرواوە شۆرای ئەمنیەت غەڵەتێکی کرد ئەمریکا چی غەڵەتێکی کرد لە بەرامبەر تاڵەبان ئەمەیتە خۆ پوتینە غەڵەتێکی کرد نەیکرد پەس جەهان ئەو جۆرەسە کە ئێمە وتمان جەهان ئەو جۆرەسە کە ئێوە ئێژنی تۆ ئێرادە بکە لە خۆت هێز نیشان بدە یا ئیشێ بێت خۆی تاقی بکاتۆ پێتا یا تێتەکتا مەعامەڵاکە ئەو جا تێتەکتا مەعامەڵاکە تۆ بووە هێز تۆ لە خۆت ئێرادە و قودرەت نیشان بە وەکو چچنیەکان نیشانیاندا دابزانە ئەو بۆی ئەچێتە بەرەوە ئەو ئەترسێلی بترازێت ئەو تەمامە مەتڵوبی ئەمەسە بەر لەوەی دەست بووە تەقەل لە تۆ بکات تۆ تەسلیم بووی تەبدیل بووی بە فاحەشەی ئەو وەختێکیش ترازیای و تێڵا لێ هەڵگرت و کەوتیتە گیانی تێ ئارامە کاتەوە وەڵداف و باوە بێ مەعامەڵەکەین و چی بوو بۆ قەی ناکە و تۆیش حەقە هەس و ئافرین و ڕازەکەیت و زۆرەکەمان فرە و تێن و کناتێن تەکتا مامەڵۆ تەکاکەن تۆ لە خۆت تۆ هەنووز حرەکەتە نەکرد گشتان تۆقیگن تۆ هەنووز لە بەرامبەر دەوڵەتە ئێرانی نەویسیاگەیژی دەوڵەتە ئێرانی ئیدام مەکە بۆ ئیدامەکە دەوڵەتە ئێرانی بۆ خاترەوەی تۆ ئیعدام کە ئیشێ ئەوەڵ دەفە بێژێت تۆ بۆ ئیعدامەکە جۆرمت چییە دەوڵەتە ئێرانی جورئەت ناکات دەست بووە بۆ تۆ بێژێ چون تۆ کوردی ئیعدامەکەم تۆ جافی ئیعدامەکەم تۆ دژمن زیاریت ئیعدامەکەم تۆ بەختیاری تالیشیت ئیعدامەکەم ناتوانێت کاری وا بکە کاری وا بکات ئەوێ تۆ ڕووبەڕووبوونەوەی سەختە سەربازی لەگەڵ یەکتریا پس ئێوە ئیستە دیتان پارتی و یەکێتی و کۆمەڵە و دموکراتیش ناتوانن بە خەڵکە کورد بێژن دوژمن لذا تێن چمکێ دروستەکەن بە ناوی جاش ئیستە من قسە ناکەم ئەشدا و ئابادە ئەم خائنینە بەچکە خائنە تو لە ڕعیەتە دەسە دەوڵەتانە منتەقەم دەرهاوردگە یەک کەلەمەیەش جاشە و جاشە ئیتلاعاتە جاشە ئیتلاعاتە یەک کەلەمە هیچ تەوزیحێکیشیان نییە تعریف جاشیشیان نییە بیکەنەوە بۆ ئەوە ئیتر پێیان وایە ئەوە منی لە کوردبوون دەرهاوردگە خەڵکە کوردێکی جۆرێکی تتماشەکەوە دوژمنە نە باوکیان بە ئەندازەی باوکم گەورەس نە ئەژدادیان کەس ئەیناسێت بە ئەندازەی ئەژدادمان گەورەس کەس نازانێت کوڕکێنەوانە بە یەک چمک گەرەکیانە بتکەنە جاش تا لە کوردبوون بتخەن تا بتکەنە دوژمن جۆش تەوە لە کاتێکا مەرجع کوردیەت ئێمەین و ئێمە بەوان وتکمانە خائنە بنە جوولەکەی توخمە ڕعیەت و هەڵی ئەنەکێشین و ئەیان تۆپێنین ئەیان تۆپێنین دا بزانین ئێمە ئەیوەینەوە یا ئێوە ئەیوەنەوە حزورە ئێمە دادگای مردمە حزورە ئێمە ناوە تەلەڤیزیۆنەکانە حزورە ئێمە ئەو جێگەسە وا تۆ بێ قسە بۆ کرد مە تۆ ناژی حیوارکەین دێبە بە حیوارکەین ئادەی مە تۆ نایژی بێ بە دانووسانکەین بێ با بینووسێنین و یەکتریوە بزانین هەنە کامان خاس ئەنووسێ
مە تۆ نایژی ئەبێ دیالۆگ بکەین دەبێ با دیالۆگ بکەین ئادێ ئەوە من تەمامەم ئەسڵحانەی کە تۆ بەکاری ئەوەی تو پێت فرەشی کە دام پێت فەرموو با دیالۆگ بکەین حیوار بکەین بینووسێنینەوە قەی یەکتریوە بزانین کاممانەیوەینەوە بزانین کامان تێنێ دەرودیە حکوومەتەکەی هەرێمتان بە پلتۆکی تێتە خوار لەوەی ئوکراین فەشەلترە لەوەی ئەشرەف غەنی فەشەلتر و کاوترە عەلیە خامنەئی فاسدە بێدایک و باوک لەگەڵ نیرویە نظامیە فاسدە بێدایک و باوکی لەوەی ئوکراین فاسدترە یەک زەمانێ بە ئێمە ئەیانوت کوردە ئادەم سەربڕن ئەزانی بۆ یانوت لەبەرەوەی عیدەیەک بەچکە مەلا فاتمە و گورجی و ئەرمەنی و یەهودی کە بوون بە جەمعیەتە شەهری لێم دوا عیدەیەکی تر لەم ئومەتە کوردیە وا لە کوردبوونە خۆی غافڵ کریا و باوکی بوو ئێران یعنی دەوڵەت لە خۆی ئەو هێزەی نەئەدی لە بەرامبەر دەوڵەتا بوێسێ بۆیە بە عیدەیە کەسیان و کورد ئەم کوردە تەقەیە کرد لەم دەوڵەتە حەیرەتیان کردو چۆن نەفرێ تەقە ئەکا لە دەوڵەتێ کوردە ئادەم سەربڕن خێلی باغەیرەتن چون ئەو غەیرەتە لە خۆیانەوە ئەمە هەمان مەردمنها ساڵە 57 دە ئەوجە ئینقلابیگەری و کەریەتیە سەر مینیانە ئاوا قسەیانە کرد ئیمڕۆ تەمامە هێزیان ئەو سپابووکەنەی پاسدارانە وا بە پلتۆکی ئاڕۆژێت دەی چی بربەمەی گرتگە ئێمە لەگەڵ ئەم سپا ڕوبەڕوو بووینەوە ئەناسورێک کە ئەم توڕەهاتیانە خستە ناو زەهنە مردم زلحیزن و شەڕیان ناکرێت و ئیشە تەسلیم بووین و شەرخاس نییە و کێ شەڕەکات و ئەمە کێ چارە ئەمەکات و وەلی هیچ کەسێ باسە چچنتان بۆ ئەکا ئەرێ ئێوە یەک دەحفەدیکتانە لەم تەلەڤیزیۆنانە کەسێ باسە چچنتان بۆ بکە کەسێ تا ئێستا باسە گرۆزنی بۆتان کردگە یا من فقط کردگمە بۆتان بۆ لە هەرکوێکە قارەمانێتی هەست ئەمانە بەحسی ناکەن چچن ملیۆنێک بوو لە بەرامبەر ڕووسیەی 200 ملیۆنیە یەک بە 200 خاکێک بە ئەندازەی شاری کرماشە ئۆستانە کرماشە ئەرتش ڕووسیەی شکاند گەورەترین ئەرتشە دنیای شکاند 30,000 سەربازە ڕووسی کوشت بۆ کەسێ باسی ئەم قارەمانەتی بۆ ئێوە ناکە من لە دیبەیتەکانە بە ئێوە وتم من ئەمانمە لە دیبەیتەکانە بە ئێوە وتم ئەگەر ئەمریکا هەواپەیمای F-35 دروست ئەکا قدرەتە تەخریب یەک نەفەریش ملیۆن بەرابەر بووکە مثالم بۆتان هاوردۆ وتم ئەوسا کاورا بە شمشێرێ چارە 3 نەفەریە کرد قدرەتە تەخریبی 3 نەفەر بوو کاورا بە تفەنگێکی سەرپڕ قدرەتە تەخریبی 4 نەفەر بوو ئیتر بوایە بە خولە پیزە بە تفەنگێکی سەرپڕ 4 نەفەریە کوشت زیاتر لەوەی نەیەکوشت هەروە کە ئیمڕۆ ئەمریکا هەواپەیمای F-35 هەسوو فڕۆکەی بێفڕۆکەوانی هەس دانەیەک ئینسان بە یەک دانە تیربارە بیکەیسی 6,000 گولە ئەتوانێ بتەقێنێ لە دەقیقا یەک لەشکەر ئەتوانێ با بە عەرزە قدرەتە ئاگری یەک نەفەر بە هەنێ تەفجیرات و ئەتوانێ یەک بنکەیەک گەورە بوات و ئاسمانگا یەک نەفەر پس ئەگەر ئەو F-35 دروست کردگە یەک نەفەریش ملیۆن بەرابەر قدرەتە تەخریبی چوو بەسە سەرەوە ئەمە ئەزانی یعنی چی ئەمە یعنی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا شەڕە 10,000 نەفەر ڕۆڵەی بە ئیمانی پێناکرێ بۆ لەبەر ئەوەی تۆ دەدە و 15 سەرف ناکا بۆ ئەمریکا ساڕوخە 2 ملیۆن دۆلاریت بۆ بەهەنێری بۆ 10 نەفەر سەرف ناکە ئەم شەڕی پێ ناکرێ هەواپەیمای F-35 هەڵسێنێت کوێ بکوتێ چی بکوتێ نیروگای هەستەئیمان بکوتێ کارخانەی ئەسلحەسازیمان بکوتێ کوێ بکوتێ وە چی دەردێگە خوا F-35
عملا غير قابل استفادة تجهيزات أمريكا بر عليه إما تجهيزات الدولة إيران بر عليه إما غير قابل استفادة وحش دردين أخوة تانك تيرت خيابان مدرعة تيرت خيابان دي هات كسناو الداوغا هات كسناو كوليد لبنجري مالكو با ار بي جي ليده با كوكتول مولوتوف بيسودينه خوبوكا با داوغا شاركي ميدان الشربة بو تانك بو زري بوش نیروی 10,000 نفری ئەمریکات بۆ ئابعەرزە کاکە گیان ئێوە ئەگەر نظامی گەری نازانن ئێمە ئەیزانین ئێوە ئەگەر مشتێ فاسد بێشەرەف تەحتە ناوە فەرماندەهانە نظامی خەریکە قسەتان بۆ ئەکەن ئەمانە مشتێ فاسد گەڵگەنیگن ئێمە ژەنەڕاڵی پێتانێژین ئینسان گەورەترین معجزەی ئەم جەهانە هەستیە سەر هیچ ئەبزار و تەکنۆلۆژیە ناتوانێت بەر بە خەلاقیەت ئینسان بگرێ تۆ حاڵیتە ئێمە هەنووز خۆمانمان هەست تۆ ئەفەهمی ئێمە وەختێ دۆڕیاگین ئێمە ئەو وەختە نەدۆڕیاگین کە دەبابە دروست ناکەین ئێمە ئەو وەختە دۆڕیاگین کە ئینسان نەماین کورد نەماین ئێمە ئەو وەختە بێهێز بووین بۆیە من ئێستا خەریکم ئوممەتە خۆم مسەلح ئەکەم تا بێت و کورد بێت و ئینسان ئێمە ئەو وەختە نەدۆڕیاگین کە F-35 دروست ناکەین ئێمە ئەو وەختە دۆڕیاگین کە لە کوردبوون کەوتگین لە ئینسان بوون کەوتگین ئێمە ئەو وەختە دۆڕیاین وا خۆمانمان بچووکۆ کردو لە بەرامبەر کالا حەیرەتمان کرد من ئەم مەوجودە بەم قودرەتە بەم جوانیە لە بەرامبەر ئەم کالا دووچارە حەیران ئەوم چ قەشەنگە ئاوایە پێکەیت و گەڕەکات ئەمە من دروستم کردگە من چۆن حەیرانە ئەمە ئەوم تۆ کووە ئەتوانی ئینسانێ دروستکەی ناخوونێ دروستکەی لەوە بکە چۆن من لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئەترسم من شەڕ خۆمی تەکاکەم من ئەو جۆرە شەڕ ناکەم ئەو بە منێژێ بیکە من وەکو ئەو جۆرەی کە خۆم شەڕ ئەزانم تەکیاکەم تا ئەوەی گەرەکمەوە دەستی بێرم خاکم وە دەست بێرم قودرەتم وە دەست بێرم سەروەتم وە دەست بێرم سەروەریم وە دەست بێرم گەورەیم وە دەست بێرم ئیسە پێتان سابت بوو کەرە فرەماندی ئەسلحەی وە کۆڵەوە بوو گورگ خواردی ئەها ئوکراین وە 24 ساعت ڕۆخیە 24 ساعت چەچەنستان 1 ملیۆن نەفەر بوو 2 ساڵ شەڕی کرد لەگەڵ ڕووسیا چۆکی دادا بە ڕووسیا 1 ملیۆن نەفەر پس تۆ نەتیجە ئەگری تەمام ئەو شتانەی تا ئیستە بە تۆیان وتکە گشتی درۆ گشتی بۆ خاتری ئەوەوە تۆ ئینسان نەمێنێ قودرەتت نەوێت ترسە زاوروی تەجاوز پەزیروی لەبەر ئەوەی ئێمەش ئینسانین و تەمبەڵین و حەز بە سکون ئەکەین و حەز بەوە ئەکەین جیفەیی بووین و حەز بەوە ئەکەین لێمان نەشێوێت بۆیە تەکان ناخۆین سنتزۆ ئێژێ پادشاهێک حملەی کردە وڵاتێک پارە و سروەت و زێڕێکی فرەی دەستکەوت هاتۆ فەرماندەی سپاکەی زێڕی فرەیان دەستکەوت بوو شروعیان کرد بە خۆشگوزەرانی سێکس و شەراب و ڕاو و دەر و دەشت و ئیرادەی شەڕیان تێیان نەما لای کردو بە وەزیرەکە وتی چی بکەین ئەم سپاد لە دەست چوو وتی قڕوان خەزێنەی دەوڵەت بسووتێنە ڕۆژێ بەرنامەی ڕاوی دانیا فەرماندەهانی برد بۆ ڕاو دەستوریدا خەزێنە بسووتێنن
وەختێ گەڕیان و فەرماندەکان دایان و ملس سەر خۆیانە هەیداد سروەتمان بەرباد چوو. پادشا وتی سروەت من ئێوەن، ئێمە دووبارە ئەڕۆین و فەتح ئەکەین و سروەت بەدەستێرین. سروەت من ئێوەن و ئێوە لە دەست نەچووکن. عەزیزم، مردمە ئێمە وای پێهات ئیستە خوێندنەوەکانە ئێمە دروست بوو. ئیسە دروست بوو. نەزمێکی تر هاوەڕێوە، دەوڵەتی یەهودە ئێرانی یعنی کومپانیە بازرگانیە ئینحیسارە بازاڕە بەشێک لە کوردەوار کە پێیان وت کە بازاڕە ئێران وەکو مەجیدی مۆڵ وا لە دەستیا ئەم مدیرانە قەرارە ئەم بازاڕە گەورەتر بکەن و لە ژێرە هدایەتە یەک مدیریەتە مۆڵ بەناوە ئێران مۆڵ. امیدوارم تێگەیون. لەم نەزمە ئیمپراتوریایە بازارگەلە جەدید دروست ئەکرێت. قەرارە ئێمە بکرین بە بەشێ لەم بازاڕە، ئێمە ساحێوە ئەم سەرزەمینینە، خۆمان خۆدە بازارین، خۆدە دەوڵەتین، مشتێ بەچکە جوولەکەی توخمە فاحشەی ئەرمەنی و گورجی و هندی پارسی و تورکە خەزەری ئەنەوین لە پشتە ملیان فرایانە دەینە ناوە دەریا. ئەم سەرزەمینە سەرزەمینە ئێمەس. بابا ئامریکای سەهلە، هیچ قودرەتی لەم سەرزەمینە نە ئەتوانێ پەلامارمان بدات، نە جورئەتە پەلاماردانمانی هەست، نە ئەگەر پەلامارمانیدا لە هیچکوێ ئەم دنیا تێڵین ئاساندانیشێ. ئێمە ئەو ڕۆڵە نین بەس لە ماڵە خۆمانە دفاعەکەین، لە تەمام ئەم جەهانە لێیانە دەین. بۆ ئەم دەحفە ڕۆڵەی کوردی هاتگە، ڕەحبەرە کوردی هاتگە، سەلاح الدین سانی هاتگە، جێگەی ناوێتۆ لەم دنیا. پس من هەرچێکم کە تەحلیل کرد تا ئەم دەقیقە دروست لە ئاو دەرهات، باوەڕت بە موعجزە هەست. بڕۆ بینێ سەرە چاوت تا زاخاوی بدا بوێنی، تا بفەهمی شتێکە خۆکردیە چه شکلیە، شتێکە مەسنوعیە چه شکلیە. شەڕە چەچەن واقعی بوو ئەو شکلی بوو، شەڕە ئوکراین مەسنوعیە وەکو شەڕەکەی 16 ئۆکتۆبرتان، وەکو جبهەکەی داعشتان و ئەبرۆ قەیتانیەکانە داعشتان، وەکو باسەن خڕەکان و گوریلاتان لە شەڕ داعشە. ئەمانە گشتی نەمایشە، نەمایشە خەسەندنە مردمە، شەڕ واقعی نییە. من ئەگەر پەکەکەوم تەکە دەوڵەتی تورکیە شەڕم وێ لە ئەسەمۆڵ لێ ئەدەم نە لە ئەفرین. ئەو لە ئەفرین پەلامارە ژن و کەنیشکم من ئەدا، من لە ئەسەمۆڵ لێ ئەدەم. ژن و کەنیشکە من لەگراو گول لە ئەخوا ئەو ناتوانێت لە ئەسەمبوڵ قرد 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 پێڵاوە بەرز بکاتە پێی و سریاڵە تورکی دروستکە نەوەگیانە نەنەی. نایەڵم ئەگەر مەرگە بە یەکۆ مەرگە، ئەگەر خۆشیە من ئەیکەم و تۆ ئیشی تەماشاکەی. ئەمە پێژن شەڕە واقعی. ئەوانەی تر ناز و خەمزش دنیا بێتۆ کۆمەکمان، چریقە چریقتان ئەکرد بشک و ئەمریکا بێتۆ کۆمەکمان. دەی ئەمریکا چووە کۆمەکە خەڵکە ئوکراین؟ چوو. سەربازە ئەمریکایی بە چەکمەکانی و چووە ناوە خاکە کیەف، ئیستە بیان پارێزیێتن. ئەی چۆنێوە تەوەخم لێتانی دابوو جامعەی جیهانی بمان پارێزیێتن؟ ئیستە حاڵیتان بوو جامعەی جیهانی بۆ تۆ عەدەد دروسەکە؟ ئیستا حاڵیتان بوو گوریلاکانە ڕۆژ ئاڤاتان سپای پاسداران و بەشار ئەسەد دروستی کردوون تەکە بابە ئەمریکا تەقویەت ئەون؟ هاوکاتە تەکە میتە تورکیە ئەنتەرە دەسە گشتیانن. ئیستا حاڵیتان نەبوو یا حاڵیتان نەبوو؟ تەبلیغاتان جامعەی جیهانی بزانێ، داکامەسە جامعەی جیهانی ئیستە. کو ئەم جامعەی جیهانیسە بۆ قسە ناکە. خەڵک ئوکراینە بە بەخچی کردو وای ئێستا رووسیا پەلاماریانی داگە. ئاغای بایدن داواکە نوێژیان بۆ بکەن، تخوا دوعای خێریان بۆ بکەن. بایدن تێدێژێ وەڵا رووسیا پەلاماریەدا، خەریکەوە منێژێ.  دەمی جێژم خوا قووەتی ئەمە دەچی بکەین بایدن؟
دێوە هەروتم بابزانی پەلامانیانەدا باشە دەسە خۆشوێ یاخوا ئافرین کورد ئێوە حاڵیتان ئەوێ ئەم جەهانە چەنێ ئەلەکی و ئەحمەقانەس ئێوە تەماشایەکەن حاڵیتان ئەوێ ئێمە چەنێ شووتین لەم دنیا چەنێ شووت کریاگین بایدن هاتکەوە منێژێ و پەلامانیەدا تخوا جدی وەم زانیشە من بێ بۆ تۆ بێژم بایدن خەریکە پەلامانیەدا نەمزانی تۆ تێی وە منێژی ئەزانی کا پەیمان خەریکە پەلاماریەدا میش بێژم تخوا ئەمەکەی ئەی دەی کەی ئێوە خۆتان مەسخەرەن مەردە مەسخەرەس کوان ئەنتەرەکانە حکوومەتە هەرێم جا ئەمانەی حکوومەتە هێرێم نییە دولاری ئامریکاییان گرتکە بۆین باخێ پان ئەوەسن و قسەی زل و ئەبرۆ قەیتانی و دانیشن بەڕاستی ئەمریکا و سەرۆک بایدن و فەرشە سوورەکەی سەرۆک بایدن و یاڵتە متحیدەی ئەمریکا و واکەن و کۆشکی سپی و دەئێستا کۆشکی سپی چ پێ بکەین بیکەینەوە هەڵقتا چی پێ بکەین ئێستا کۆشکی سپی مەراکزی تینک تانکەکانی ئەمریکا دەفەرمون و دەجەنگین و ئێستا چی پێ بکەین ئەمریکا چی پێ بکەین تۆ ئێستا ئەمە چۆن هەلەکەی ڕۆڵەگیان ئەمریکامان لە پشتە ئەمریکا لە پشتمانە ئەمریکەوە دائیمەن پشتان وا لە خەڵکیە ڕازەکەی ئەشە و بیلا ڕازەکەی نازانم لە قەزوێن خۆشەکریاگن لەکوێ خۆشەکریاگن دائیمەن پشتان وا لە ئەمریکا پشتان واوە یەکێکی ترۆ من دەفعێ نەمدی ئێوە وەڕووە بەرامبەر بە کەسێ بوێسن دائیمەن پشتان تێکرد دەئیسە بۆ قسە ناکەن بۆ قسێکتان بۆ کردن نییە هەر ئەو جۆرە وا دیتان تا ئەم دەقیقە قسەکەمان دروست لاو دەرهات ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ڕاتان ئەماڵێ لەگرا هەر بە پلتۆکێ لە ڕاتان ئەماڵێ حاڵیتان بوو سیاسەت یعنی چیسە ئیسە دیتان جەهان چۆنە خوێندنەوە من 10 ساڵ وامە بەرە بەرنامەکانە بابا ئامریکاتان 10 ساڵ وامە بەرە گشتتان بۆیە هەر بەرنامەیەدا ئەڕژێنین لە سەرزەمینە ئێمە کاپسەکان ناتوانانی بیوەیتە ڕێوە تۆ فکرەکەی ئەم مردمە وا ئیستا گوێرەی ئێوە ڕەفتار ناکە هێزە من نییە ئەم مردمە ئیستا من بۆی ڕاستەکەمەوە کەجیەکانی بۆ دروست ئەەکەم و ڕاستیەکەمەوە بۆیە ئەگەریش نەیەت و پەرچەمە ئاخێز هەڵ نەگرێت ئەو شتەی کە من گەرەکمەوە ئاخێز گەرەکێسی ئەیکات لەگەڵ حاکمیەتا و کارانەی حاکمیت گەرێکێ نایکات ئەدەورە باڵەکانی وەکو کۆمەڵگای مەدەنی و ئەحزاب ناڕوات ناکەوێتە ناوە پرۆژەکانی قسەکانی منیش وەکو تەحلیلە خۆی ئەوە بۆ خەڵکی تعریفێکاتەوە پۆزی پێ لێدا قەیناکە ئەژیرادێکی نییە قسەی خۆیسی با باوەڕکە خۆی کردگێسی منیش وام وتگە کە ئەو فکرکانە خۆیسی پس من ئەم جامە ئەمە گۆڕیگەوە ئیشی گۆڕم و ئەم قیامە ئەخەمە ڕێ من تەمامە ئەم دیبەیتانەی کردن ئێوە ئیستا ئەفەهمن چۆن وەکو چەرخدەندەن و ئەڕواتە ناو یەکتری وەختی بەحسە شەڕە نظامین بۆ ئێوە کرد قدرەتە نظامین بۆ ئێوە کرد وەختی بەحسە جەهانم بۆ ئێوە کرد وەختی بەحسە میدیام کرد ساختارە جەهانم بۆ ئێوە کرد بەحسە دەوڵەت ملەتم کرد ئیسە پێتان سابت بوو دەوڵەت ملەت نییە ئوکراین هیچ وەخت دەوڵەت ملەت نەوگە مەجارستان یەک دەفە دەوڵەت ملەت وگە 20 ساڵ پۆڵەند 20 ساڵ دەوڵەت ملەت وگە چۆکۆسلۆواکی 20 ساڵ دەوڵەت ملەت وگە ئوکراین 30 ساڵ دەوڵەت ملەت و تەواو دەوڵەت ملەت نەوگە نەمانە جا ئاخرین قسە بۆ ئەوانەی وا هاتن وتیان کورد یعنی قەومی ئیتنیکی پەیمانە حەیدەری وتی کورد یعنی جەهانە کوردی یعنی شێوەی کردەکردن ئوسوول قەوانین کوردی ئینسانە کوردی دروستەکە بۆ خاتری ئەوەی کە لە نەزمە جەدیدە ئەم جەهانە ئیمپراتوریاییە ئیمپراتوریەتە کوردی بەسەر سەرزەمینە کوردەوار حکوومەتەکە نە ئیمپراتوریەتە تورکیە وا من پێتانەوت مێژووی کۆن تاریخە ئایەندەس درۆ ئەکەنەوە مێژووی کۆن نەوگە ئەوە ئایەندەس واتێت حاڵیتان بوو ئیمپراتوریەتە ئێران ئایەندەس کۆن نییە ئەگرا ئێران نییە ئەگرا سفیر ئینفلوەنسە ئێرانی نییە ئەگرا سفیر ئینفلوەنسە کوردیە
حاڵیتان بوو ئەمە ڕەهبەرە وا 10 ساڵ بەر لە گشت کەسێ حرەکەتەکە بەر لە بابا ئەمریکایش حرەکەتەکە دەسە گشتیشیانی خوێندەوە بۆیە وەختێ بەچکە توولەکانە سپا پاسداران تەکە مناقسەیانە کرد ئەیانونە تۆ کوردە قەومی ئیتنیکیت هەر گەرەکیان و من بکەنەوە قەومی ئیتنیکی بچووکم بکەنەوە چون تەمامە بەرنامەکان ئێوانە شێوەیە چون نانەتوانی من بە هیچ شێوەیە بکەنە دوژمن چۆن میکەنە دوژمن مساحی وەم سەرزەمینەمە خۆی بێگانەس خۆی ئێشە تەباری سابت بکە بزانم سەر بە کامە زۆم و خێڵ و هۆزە تا بزانم خەڵکی ئەگراسە یا بەچکە فاحشەکانم مەلا فاتمەس ئەو فاحشانە واوتیان سەفەوی و زەندیە و ئەفشاریە هاوردگنی پس ئێوە دیتان تەمامە ئەم دیبەیتەی کە کریا مەتنە بەم عەزەمەتە لە هیچ کوێی تاریخ ئەم بەشەریەتە نەهاتگە نەتێت ئەمە سە وەختێ پێتان ئێژم کاورا ئۆسای داسانەکەوێ ئەفەحمێتە کە کێ تەرەفە ئاسڵ کریاگە لە من ئەترسن لێم یەک پیاگ نییە بێتە مەیدانمان چون ئێمە مەتنین دەستمان بوو باشە دەست بووە بۆ مەتنەکە تعریفی کاتەوە خۆی تعریف کاتەوە مەتنەکەی ئێمە تعریف کاتەوە لە بەرامبەر مەتنەکەی ئێمە ئەوێت و مرۆچە هیچێکی بۆ وتن نامێنێت هیچ ئەبزارێکی ئیجرایی بەدەسۆ نامێنێت لذا مەجبور ئەوێ هەڵسێت و بیکاتە شەڕەمشت لە شەڕەمشتیشە ئێمە هەرچی دانەیکەنە ناوی دەمی چون ئێمە پێمان خۆشە هەڵسە بیکاتە شەڕەمشت ئەوجا ئەمە ئومەت و کوردیە مشتەکێشێ بەناو دەمیانە ئێستا ئەمانە بەدەست ئێمەوە وەی لە بەرەم وەی لە دوایان لێ هاتکە نازانن چی بکەن خۆ ئەمە تەکمیلیە مانیفێستەکەی دوێکە و تەکمیلیە تەحلیلەکەی ئمڕۆ بوو تا بفەهمین ئەم تەبلیغاتە کە لە جیهانە ئەکرێ هیچی وانیە واقعیەتە سیاسەتی شوانیە قدرەتیش ئەسڵەن ئەمە نیە ئەمانە ئێژنی قدرەت نە سارۆخە نە چەکە نە هەواپەیماس هیچ کامی نیە نە ئارتەشە قدرەت ئیدەیە ئینقلابیە و ئیمان بە ئینسانێک ئەدا نەڕواتە ژێرە بار و تەسلیم نەوێت ئەوە قدرەتە جا ئەو مەجبور ئەوێ ئەنوا ئەو هەر بێت و ئەو هەر لە تۆ بکوژێ تا تۆ تەسلیم ویت و تۆ تەسلیم نەویت ئەوەڵین و خەتەرناکترین قدرەت و ئەسلحە ئیمانە بە ئینسانبوون و کوردبوونە ئینسانێکە کە ناڕواتە ژێرە بارە هیچ هێزێکە ئەیترسێنێت عەمەلەن هێزەکەی بەرامبەر خەر ئەسلاح بووگە دێخۆنایە سەرزەمینێ بگرێ یەک نەفەری تیادەوی خۆنایە بن بەڕە مەردمێکە بۆی ناکرێ ئەو تێت لە 10 ملیۆن نەفەرە 1000 نەفەر بکوژێ ئەو 10 ملیۆنە مەرگە و 1000 نەفەرە بێنن ئەم 10 ملیۆنە تەسلیم بێ بە تەجاوز وەختی 10 ملیۆن نەفەر بە تەمامە قدرت لە بەرامبەری ئاوێسیا هیچ ڕێگەیەکی نییە بێژگە لە تەسلیم چون ئەم ئاگرەی تر لەگرا نامێنێتەوە ئەم 10 ملیۆنە تۆ لەگرا پەلامارەدا بڵاو ئەوێتەوە ئەگیانەتە تێتە ناو ماڵەکە بۆت پس قدرت چک و ئەسلیحە و ئەوانە بێت ئەمانە ئەبزارن قدرت ئەو ئینسانەسە وا تەسلیم ناوێ ئینسان ئەبزاری دروست کردگە ئینسان تەسلیم کە ئەسلحە دروست ئەکا چەکەنەوەوی دروست ئەکا نایتەقێنێژە ها هەسمەسم ئەوەی وتم بیکە نەیکە ئەیتەقێنم ئەویش چووکە چەکینەوەی دروست کردگە ئێژە منیش هەسم تۆ بیتەقێنم ئێژە ئەیتەقێنم هەرتکیشانێژن دێ هەرتکمان بیتەقێنین کوڕی زەمین نەبهینە چی ئێستا با بێن نێرەکەری وەسەر بەقیەوە بکەین دەیبێ بیتەقێنە بزانم ئەو پیاگە هی بیتەقێنی ئەو پیاگە هەیە ئەم کوڕەی زەمینە ژیانی تیا بخەی بیخە بزانم چیەکەی پس ئێوە فەهمیتان ئەو قسە منەیەکەم دروسە قدرت ئەمەسە من ئێژمینە ئەوەی کە مەسعود مسەفا ئێژێتی مەسعود مسەفای بنەجوولەکەی ئاوسکریاگە بە تەجاوز واگەرە کێسی مردمە ئێمە وەکو شکڵی باڵا کورتەکەی خۆی بکات تەسلیم پەزیر ترسیاک بۆ خاتری مشتێ دۆلار وا ئەیخوا ئەم بێشەرەفە بنەماڵە بێشەرەفە بنەماڵەی بێشەرەفە بارزانی
بنەماڵەی بێشەرەفە خامنەئی، بنەماڵەی بێشەرەفە ئەم ڕەهبەرانە حیزبیە بێشەرەفانە وا خەریکن مردمە ئێمە ئەکوژن و تەسلیمی بە بەردە ئەکەن. ماجرای شەڕە ئوکراین بۆ ئێوە مشەخەسی کرد تەمامی شتانی تا ئێستا بێژریاگە تڕەهاتە فڕیدن بین لە جیهان و کوردیا پەیوەست بە ئێمە بوون تا بفەهمن ئازاد بوون، کورد بوون، سەروەر بوون چ تامێکی هەست. ئایستە من بەم دەنگە دلێرم و پێکەنم بەڕیشە تەمامە ئەم فاحشە زادەهای تەلەڤیزیۆنیە پێکەنم بەڕیشیان گشتیان مەراقیان کردگە زاتیان نییە دەمکەنەوە لەبەرەوەی من یەک لە دوا یەک موعجزە ئەکەم خۆرەتاو تێرم لە بەرامبەر خۆرەتاوادایەنیم. لای ئێوە خۆش.